الرحمن الرحيم بناي خوي قولوا مهربان سيبالا خوش حال بديدارتان لم بابلن خلا درجة بيدين بو حفتي سيم أورو باسي رينوس دكين رينوسي زماني كردي طبعا بابا كان دي كزورة براستي بلام أو درفتو بوارمانية ك هندبتين ناو قلاي بابا كانوا سرشتي بابا كان جوايا لاداني تدا زاري ويا لهر لادانك براستي قوم لبيرة كينو بزرة بالناين هو انت تسن دقيق دقو اسلام بعض الرينوس دكين مقدمية شي كرد لسر رينوس بيجو باسي رينوس كين درسي رابردو باسي خال بندي ماكر خال بندي زور جرينجا براستي ممارسة لسر بكري يعني حتى داناني نقطة وفارزة اشتكان لزيقا ورقي خوي معناي دقكاني بيو بندا لبر أوا بيو سرطة بكري زور قرص الشجنية خال بندي براستي هر همو كوب كيوا بينت هيمايا اگر اوي كزور وارده و جرينجا نقطة فارزية نشاني برسيارة سر سلمانة كوانية يعني اون دا زور جرينجا كأتو لنا او نسيني كأتو دا كي زور بيريب كي بكاري بيني سر رايو كباسي شوازي يعني ستايل كش ما كردو ديزاين او بابتان اوان شموي جواني و معناي دقي بيوا بندا طبعا برزان استباز دا رينوس دكين بيجوي باسي رينوس كين باسي الفو بي كردي او الفو بي كي استا اما بيدا نسيني بيدا كين او اصلي خوي الفو بي عربيه ازاوش ميجوكي هي عرب لوي ورقتي او لوي ورقتي حر هموي همو الفو بي كان او كباز ذكر الدنيا دا سن مثلا الفو بي انجليزي او انجليزيه لاتينيه وعربيه وكرديه وفارسيه ازا او صيني كوريا كان هي بشيوك دنسيت هندي بشيوك دنسيت حر هموي دلين دتي تو يقدر نسين أبيش أو نسينانا كوقت خويل استدي وارا كان أشكوتا كان كرا ولا أو كدرين بروفلا سرتال أشكوتا كان جاو هي برجي عندك زانا دلين ولا روي بابلين أنثروبولوجيا والدراسة كرا كدرين زماني نسين بيش قصة كردني جبوا كان بروف كصوت الدروا هاتو تو نيتواني كسي برامبر تيجي لرجي تشيشاني وين كانوا بابلن تيرو شيرو خورو او انا كسي برامج او دلين الفو بيك او سرتا دواي خطي مسماري كبيدا دبي هيروغليفي بيدا دبي او ذا بيت تطور دا كاتبو او مزور الفو بي اساكر الدنيا دا هي لراسي دا كرت الفو بي تشتريها بو كرت ارامي بو او كبيدلن او الفو بي نيه الفو بي اراميها بو بلام دواي او كايني اسلام هاتو لنا تكيا بلا بوتوا دا مزران ديني مزقوتو حجرو تشكي وخانقة كرت أو آينك ورقتو قبولي كردوا خوي فيرا قرآن وفرمودو كتابي بابلن زانسة شرعية كان كردوا يتر أو ألفو بيه شبكاري ناو لو كاتش أو ألفو بيه بو إما ماوتو بلام سرتا أو ألفو بيه بو زورا نبوا لسرتا دا هر زمان عربي كبو بعربي هاتوا دواي أويكا سن شاعريك بيدا بونا بون من بس باسي كرمان زينا وراز بكينينا سن شاعرك بيدا بونا كشعر ياما كردي نسيوا حرب ألفو بي كرديشان نسيوا محاولة عن كردوا دامزرين لي أو زمان نسيني كإسلاما باولنشتي بيدا نسين شيا ناريا يكم كذبوا كشعري باولن كرمانزي ناوراز نسيوا بلام نسيني دقيقي الشعري أو كاتبري نسي كردي لقل إستا يعني صدر صد فرقي هي لو يزوز على لو ما وانا شعركم لبردز بوئي أحمدي كورا ويستم تحقيقي بكم زور بيو ماندي بمبراستي يعني كنت مختصر أجر ملايا شي قديمة لقل نبي ليتهناقي تونكا ألفو بي وبا أوي عربي نسراوة بلام كردية هر وكلا تفسيري ملاي قورا هي أجر دبيت نسخي كونكي نقئي يستاي أو نسخي يكم نسخة كأ يعني باورناها كم بيتان بخون دي تو تسجلي ور بقرب تونكا اسا يغنمونا باز دكين او زادين لبروا الف بيك لسرتا دا كهبوا بو تسو جو فو ج نبوا كان زماني كردي اوانا هي ب ت ج ف ج اوانا نبوا ادي وانا تون دربراوا حرب عربي دربراوا دواي اويكا لقوناغي كم دا كالف بي عربيات حستان اويان بودروس كرت
ئەم شتانیان بۆ دروست کردو ئەمەش چۆن دروست کراوە بۆ نمونە ب مەخرەجی ینی درکاندنی لە ب نزیکە پ و ب لێک نزیکن ئیتر بۆ پ ئەگەر ئەوە بە هەر ئەوەیانینا بەس دوو نقطەی دیکەیان لۆ زیاد کرد دەنگە چینویان دروست نەکردووە پیتە چینویان دروست نەکردووە هەر بەکەیە ئەو دویان لۆ زیاد کرد ژ لە چ نزیکە لە ز ئەو زیانە دوو نقطەی دیکەیان لۆ زیاد کرد و گ لە ک نزیکە چونکە ئەگەر ئەو ژ و گ و ئەوانەش نەبی دەتوانی بۆیت بۆ ئێستاش عەرەب دەڵێ لە باتی بڵێ پێشمەرگە دەڵێ بێشمەرگەونە لە باتی بڵێ گوڵ کول ینی بڵێ گۆران دەڵێ کۆران ینی بە کاف دەردەبڕی ئیتر هەر دەنگە عەرەبیەکان بوون واو هەفتە چند لەسەردانە ئەو شتانیان لە با بڵێن لەسەر ینی لە بۆ ئیزافە کرد ئەو پێنج شەش دەنگیان دروست کرد کە ژ و ڤ و گ و ئەوانێ دواتر ئەوە لە قۆناغی یەکەم ئەوە کرا لە بۆ ئەلفوبەی کوردی دوای ئەوە گۆڕانکاریەکی زۆر گەورە لە ئەلفوبەی کوردی کرا ئەویش فەتحە و دەمە و کەسرە کرا بە پیت کاتی خۆی هەر ئەوەی عەرەبیەکە بەکاردات بۆ نمونە دەیانگۆ سەردار سەردا ئێستاوە فەتحەیە بەس کە ئەو فەتحە کرابەوە ضەمەکە کرابەوە و کەسرەکە کرابەیە ئەوە گەورەترین گۆڕانکاری بوو کە لە ئەلفوبەی زمانی کوردی ڕوویدا یعنی چونکە شتەکانی هەر هەمووی گۆڕی لە قۆناغەکی دیکەدا لە دوای ئەو گۆڕانکاریە دوو دەنگی تر دروست کران ئەویش بەو هەفتە دوو دەنگ دروستکان ئەویش بریتی بوو لە ڕئی قەڵەو کامە پێ دەڵێن لەگەڵ ڵ ئەبەو دوی ئەوانە دروست کران ئێستا تەماشا ئەگەر دابنین گۆڕانکاریەکە پ و ژ و ڤ و گ ئەوە یەک فەتحە و کەسرە و زەمەکان ئەوە بوونە دوو ئەو جا ڕئی قەڵە و زەعیف و ئەوانە ئەوە بۆ سێ گۆڕانکاری هەر یەکە چەند دەنگەکی لێ پێک دێت لە دوای دەنجی با بڵێن یەکەمی جیهانی و دووەمی جیهانی کە نووسراوی کوردی پەیدا بوو ئەو جا دوو دەنجی دیکەش هاتە پێشەوە ئەویش هەر بە حەفت دروست کرا ئەویش بریتی بوو هەر بەو هەفتە دروست کرا بریتی بوو لە ئۆ لەگەڵی ئێ ئێستا بەو شێوەیە ڕێنووسی کوردی تەکمیلە بووە هیچ کەم و کورتێکی نییە تەنها دوو عیبی هەیە دوو کەم و کوڕی هەیە دوو دەنگ هەیە دوو پیت هەیە ئەگەر هەموو پیتەکان وەربگرین دەڵێ 36 یەکێک لە تایبەتمەندەکانی ڕێنووسی کوردی ئەوەیە چۆن دەنووسرێ ئەوها دەخوێنرێتەوە وەکو زمانی عەرەبی نیە وەکو زمانی ئینگلیزی نیە 36 دابنێ دوو دەنگ هەیە ئەمە لە قسەکردن و تەلەفۆزدا دەخوین دەردەبڕێن بەزەنا ئەو 36 دانینە دوو دەنگەکە چییە؟ ساد دەنج بە ساد ئەوە دەنووسێ کودی سادی ئەوە دەنووسرێ ئێستا چمان نییە وەنیا چێ بە چ دەنووسرێ کێ ئەویش قاعدەی هەیە ئەگەر کاف لە دوای کافیە یان ئی هات ئەوە دەبیتە چێ دەنگەکی دیکەشێ ئەو چییە هەر هەوە ئەوە هەر چ ئەەکەیە دەنگەکی دیشمانەیە دەنگەکەیە ینی دەخوێندرێتەوە بەڵام وێنەی نییە لە ناو نووسیندا بوونی نییە ئەویش پێی دەگوتێت بزرۆکە لە چێندرە ئەو چێەکەش لە چێندرە ئەکە بیکە لاتینی دیار دەبێت مەسەرەن ئێستا بۆ نمونە دڵ لە د و ڵ پێکاتوە بەڵام وەڵا لە لێرەش شتەکەیە ئەلێرە ئێرە شتێکی ئەگەر تەماشاشکی دەڵێت د ینی شتێکی تێدایە ڕەسەن دەکە بەڵ ئەکەوە نەنووساوە شتێک تێدا ئەوە کەی وە دیار دەکەوی ئەوە ئەگەرە تو کردە لاتینی لە لاتینیدا ئەو بزرۆکە دێتەوە چکەوە دوای دەبیتە بڕگەش نابی بێ بزوێن بێ قاعیدەیە ئێکە دەڵێ کا ئەوە لە چییە فەوە بەو جۆرە دەنا ئەلفوبەی زمانی کوردی هەمووی تقریبان کەم و کورتی نیە و تەواوە زۆر با بڵێن تەواویەکەشی لە چییە ئێستا مەگە بڵێن لەوانەیە بڵێ لەبەر زمانی کوردیتی
لە ئینگلیزی تەواوترە بۆ لەبەر چ چۆن ئەو هەڵ ئێستای گەورەترین کێشە لە زمانی ئینگلیزی لە ڕێنووسەکەیدا لۆ یعنی زۆر شتێ یاکانی کۆتایی یەکان هەر ناخوێندرێتەوە یەکێک لە شتەکان سیغەی زمانی عەرەبی مشکلەیە ئێستا بات و ئەلفوبێیەکە بزانی ئەوە میمە و دالە و ڕا ئەو سادە و هێشتا ناتوانانی عەرەبیەکەی بە تەواوی بخوێنیەوە ئەگەر عەرەبی زان نەبی بەتوانان نەبی چونکە چۆن دەنووسرێ ئەوها ناخوێندرێتەوە بە زمانی کوردی چۆن دەنووسرێ ئەوها دەخوێندرێتەوە ئەو یەکێکە لە با بڵێن لانی باشی و شتەکانی جا کاتی خۆی ڕێنووسی کوردی قورس بووە خوێندنەوە قورسە ئێستاش ئەگەر دەستنووسێکی مەلایەکی قەدیمت لە کنبی شاعیرێکی قەدیمت لە کنبی زۆر زەحمەتە پێت بخوێندرێتەوە ئێستا من یەک وشە وەکو دەڵێ فۆر ئەگزامپڵ دەنووسم بزانام کێ دەزانی ئەوە چ نووسرایە ئەوە بە کوردی نووسرایە بە جوانتر بنووسم ئەوە کاف و لامە ئەوە لامەکە ئەوە چییە؟ ئەوە بە سیاقەکە هیچ کە بە سیاقە پێش و پاشانە بەڵام کاتی خۆی من دەڵێم یەکەم ئەلفوبێ کە نووسرا بۆ نووسراوە ئەوە ئێستا باسم کرد وتم لە قۆناغی یەکەمدا گێ نەبووە ونیا ئەوە گێ نەبووە فەتحە و زەمەکە ئێستا دەشێ بەڕێزان تەماشاکەن دەشێ لە ئەلفوبێی قەدیمی کوردی ئەوە چبی بزانە دەشێ ئەوە کلبی کلی لە چاو دەکرێت دەشێ ئەوە کەلابی کەلا لۆ کە لا ئەوە فەتحی لۆ دادەن بێ دەشێ ئەوە کەلبی کەل ئەوە بچکە وەخت خۆی بە سکوونوانە دەشێ ئەوە کەلیانی چە کەلەدار دەشێ کەڵبی کەڵمانای چە چکە کەل و کەڵش جودایە کەڵش ئەوە دەڵێ کەڵە وەنیانەوە کەڵە پیاوە ئەوە ئاژەڵێکەوە بڵێ دەشێ ئەوە گەڵابیت دەشێ گڵبیت دەشێ گوڵبیت ئەوانە هەمووی مەرحەلەی بڕیوە هەتا ئێستا ئەوها دەنووسێت ئێستا لە دێرە شعرێکدا یعنی ئەم خۆم ڕوبەڕوم بوویتەوە بە کوردی کاف و لام پێکەوە نووسراوە هەموو ئەگەرەکان دادنەی بە پێی کەلیماتەکانی ئێرە و ئێرە ئەو ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئیشی تەختیتی باڵێن ئەوە تحقیقی نوسوستان کرد دەقێکی دەستنووسی کەتەبن دەبی هەموو ئەو ئەگەرانە دابنەی هەرچەندەوە علمی تحقیقی نوسوسە وە کەلیماتی ئێرەش بینی ئەوە کە دەڵی سیاقەکە ئەو جا لەناو ئەوانەدا بزانە کامەیە فلەبەرەوە ئەلفوبێی قەدیم ئێستا کە شعرێکی نالی مەحوی ئەوها نووسرایە کە بەدەستخەتی خۆ نووسرا ئەوها نووسراوە دەنا با بڵێن گوڵ و ئەو بابەتانە نەبووە ئیتر ئەوها پێشکەوتنی بەخۆی بین و هەتا هاتۆتە ئەو قۆناغی ئێستا با بڵێن ئێستا طبعاً لە هەندێک نووسینی دوای مەسەلەن جەنجی یەکەمی جیهانی ئەگەر دیدبیتان ئەو هەفتە لە ڕائەکە بەخۆی دەبی لە بنەوە بکەیوەنا بینیوتانە لەسەرەوە دەکرێت کەس بینیوتیەوە نووسینە لە نووسینی قەدیم هەفتەکە لەسەری کراوە هەندێک نووسینی قەدیم لەسەری کراوە یەکەم جار ڕائەکە لەسەری دەکرێت ئەوجا ئەوە هەتاش جێگە و شوێنەی و پێگەی ڕێگەی خۆی گرتێ و تەزبید وە هاتۆتە بنی و ئەوانە هەمووی با بڵێن بوویتە دەنگ چکە ئەمە ئەوانە بە دەنجی سەر بەخۆ دادەندن ئێستا زۆر کەسێ بالاتی پێ ناکە بەڕێی قەڵە و ڕێی زەعیف و ئەو بابەتانە بالات ئەوە ینی بەکارت نێنا بە غەڵەت دادەندێت چکە ئێستاش باز دەکەین بەرەوەی دەبیتە هۆکاری پەیدابوونی دوو واتای جیاواز لەوە لە ئێستا ئەگەر لە قۆناغ یەکەم باسی ڕێنووس وەکوتمان هیچ زمانێک نینە لە دنیادا هیچ زمانێک نیە کێشەی ڕێنووسی نەبیت بەڵام وەکو دەستگا وەکو شەخص وەکو دەستگاش ئێستا وەکو ستافێک و وەکو دەستگاک ئیش بکەن پێویستە ڕێنووسێکی یەکگرتوتان نەبی تایبەت بە خۆتان لە زمانی کوردیدا ڕێنووسێکی ستاندارد نییە بڵێ وەرە ئەبەوەی دەبی بنووسی هەمومانە سەر بین ڕێنووسێکی گشتی هەیە بەڵام هەر دەستگایەک و هەر شخصێکی شتێکی تایبەت بەخۆی هەیە جا لەبەرەوە ئێستا ئەو دەستگایش
پێویستە ڕێنووسێکی تایبەت بەخۆی هەبی سیستەمێکی خاڵبندی باڵێن پەیڕ لە دیزایانی کتاب و لە هەموو ئەوانە خۆت دەبی جیاکەیوە لە دەستگای دیکە خۆت لە دەستگای دیکە جیاکەیوە پێشکەوتنی هەر دەستگایەک هەر ناوەندێک هەر نووسەرێک ئێستا لە زۆر باسی هەژار مکریانی دەکەن باسی مەسعود محەممەدی دەکەن دەڵێن نووسەری زۆر باشن ستایلێکی تایبەت بەخۆیان هەیە ستایلێکی تایبەت بە خۆت هەبوو خۆت جیا دەکەیەوە بۆی هەیە ئەو ستایلی کە ئەو دەستگایە ئەو شخصە هەڵدەبژێری بۆ نووسین سبەینێ ئەوە ببێ بە ستاندارد ئەکادیمیای کوردی ئیستیفادە لەوەی وەردەگری چونکە ئەگەر تو پەیڕەویت زمانی ستاندارد کو دروست دەبی دەڵێ هەر دەستگایەکی پەروەردەی ڕۆشنبیری فکری ستایلێکی تایبەت بە خۆی پیادە کرد ئەگەر ئەو ستایلە پەیڕەوی زۆر بوو دوجار ئەو ستایلە دەبیتە پەیڕەوی گشتی هەموو نێتەوەکە ئەوە ئەنێ بەنسبەت شەخص یان بەنسبەت ئەوەش زۆر گرنگە وەکو ئێوە وەکو دەستگایەک ئیش لەسەر ئەو بابەتە بکەن لە چاپکردنی کتێب لە نووسینی بەرهەم لە ڕووی دیزاینەوە لە ڕووی خاڵبندیەوە لە ڕووی ڕێنووسەوە شتێک تایبەت بە خۆتان هەبێ بەڵێ ئێستا لە بۆ نمونە باسی مەسعود محەممەدت کرد هەتوو کە نووسینەکانی زۆر دەخینەوە یعنی نازانم ئەم بەخۆمەوەلەمە کە نووسینی نووسەرش دەخینەوە کاریگەری نووسینەکە لە قسەکردنیش ڕاست کاریگەری لەسەر دروست دەکات کو دەتوانێت ینی کاریگەری لەسەر دروست دەکات ڕێنووسێکی تایبەت بە خۆت لەوی نیست نا بەخۆی کاریگەری چییە یعنی بتوێنێتەوە یەشێک لە ئیسفادەکان کە کاریگەری لەسەر تو دروست کرد ئەو ئیسفادە لێکردێت تو کاریگەری لەسەر تو دروست دەکات بەڵام ئەمە واقعی بین لە قۆناغ پرۆسەی خوێندنەوە مرۆڤ دوو زۆرە خوێن سالو یەک لەبارە خۆم زۆر جاری هەندێک کتاب هەیە تەڵەبە دەڵێ کتاب هەیە خەتەرە نایدەمێ لەو قۆناغی ئێستادا چونکە دەزانم ئەو کتابە داگیریەکە ئەتوو دەبی بخوینەوە بخوین و تەسیری تێدەکات بەڵام کە بووی بە خاوەنی ستایل و شێوازی تایبەتی خۆت ئیستیفادەی لەکەی بەس ئیستیفادەکە مانای وانە پێکاریگەر دەبی بەس مانای وانە ئیبداع و توانا و مەهارەتی خۆت لەناو تواناویدا بخنچێنی نابی بخنچێنی بەنسبەت یەک خاڵی بچووک پێش ئەوەی دەست بکەم بەنسبەت دەستگایەکی وە ناکری هەر هەموو پسپۆر بن لە بواری ڕێنووس و خاڵبەندی و دیزاین و ئەوان مەسەرەن شخصەیە ئێستا ینی مفەکرە زۆر ناتوانانی بنووسی ئەنی من دەزانم قسە دەکات قسەی ئاعتیادی دەکات تەزیل دەکرێت دواتر چەند کەسێک دێ قسەکانی دەنووسنەوە دەکرێت بە کتاب بەنسبەت دەستگایەکیوە ناکری هەموو کەسێک لەو لەبەرەوە دەبێت لیژنەیەک هەبێت لیژنە ینی بە قەناعەت خۆم بۆ سەرکەوتنی گوت لیژنەیەک هەبێ پەیوەست بێ بە مەسائیلی تەسمیم و دیزایانی کتاب خاڵبەندی و ڕێنووسەکە و ئەوە ڕێک بکرێت قالب دابدرێ لە بۆ چاپکردنی خراپ بڵێ بۆ نمونە وەکو دەستگای نور ئەو قالبەمان هەیە هەر کەسێک بێوێ لە چوارچێوەی دەستگاکەی کتابێک چاپ بکات دەبێت لەو قالبە بدرێ وەبی من لە سلەیمانیش ئەو کتابم دی بزانم کە ئەو دەستگایە پێشکەوتنی دەستگایەکە لەوەدایە ینی زۆر گرنگە ئیش لەسەر ئەو خاڵە بکەن ئەوجا دوو کەس سێ کەس ینی تەرخان بکرێ وەکو لیژنەیەک یەک بەس کاری ڕێنووسیبی یەک بەس با بڵێن خاڵبەندی ئەو بابەتانە دیاری بکە تەصمیمی بەسش بە خۆتان نەبی بۆ ئەوی بتوان کتابەکانتان لە دەستگاکان کە جیابیتەوە ئێستا گەبینە سەر و ئەو کەسەش ئەو خاڵش باز بکەین ئەو کەسەی بە خۆی دەنووسی ناتوانانی کاری هەڵەتچن و خاڵبەندی لە بۆ خۆی بکە ئێستا من خۆم ینی کتابی خۆم کە دەنووسم ینی کتاب نووسە دەدەمە کە ئێستا بەعسەکەم باڵن ئەو شەوتەوە بووە بە پرینتەر دەردەینم دەدەمە هاوسەرەکەم ئەو کاری هەڵەتچن لەو دەکات ناتوانم مستحیلە بە خۆت ئەو کارت پێ بکرێ خاڵبەندی جێگیری شتەکان لێ لەبەرەوە کتابەکە دەبی لە بندەستی تو بڕوە یەکەکی دیکە ئیشی لەسەر بکە چونکە تو ئەگە بخوینەوە پێشەوەی کەلیماتەکە ڕستەکە تەواکە دەزانی ئەوە نووسیتی دەزانی لێرە چی ئەتو ئیناو مێشکت دەخوین و نەک ئیسەر ڕووپەڕەکە لەبەرەوەی غەڵەتەکان نابین بەنسبەت ئەمە باز لە سێ شت دەکەین وشەی سادە و داڕژا و لێکدراو لە ڕێنووسدا وشەی سادە لە زمانی کوردیدا وشەیەکی سەر بەخۆی دەی بە سەر بەخۆ بنووسرێت یعنی سەر بەخۆ چییە بەڕێزان سەر بەخۆ یعنی کەرتێکی سەر بەخۆیە نابی لە هەر هەمووی لە نووسیندا یەکش زۆر گرنگە سپیس بۆ شایی ئەوەی کە ئێستا لە کۆمپیوتەری پێی دەگوتێت سپیس
چونکە سپیس شتەکان دەگۆڕی وشەی سادە بەسەر بەخۆ دەنووسێت لە دوای هەر وشەیەکی سادە دەبی سپیسەکە بیت ئەو سپیسانە زۆر زۆر گرنگە لە دوای هەر وشەیەکی سادە دەبی دانی سپیسەک هەبیت بەڵێ بەڵێ پێشکەش نەخێر نابێ ئێستا باسی ئەوش دەکەن چ لەگەڵ چلێک دەدرێت وشەی سادا وەک وتم بەسەر بەخۆی دەنووسێت زۆربەی زۆری کەرەستەکانی زمان و نووسین ئەگەر کتابە کتێ ئەگەر ئەو کتابە هەموو وشەکان بژمێری زۆربەی وشەکان سادەنا دوای داڕژاودە ئینجا لێک دراودێ لەبەر ئەوە مامەڵەکردن لەگەڵ وشەی سادە دەبێت بە شێوەیەکی سەر بەخۆ بێت وشەی سادە چیە هەر وشەیەک بە بزوێن دەست پێ بکات بزوێن دەزان بزوێنەکان چیە بزوێن هەر وشەیەک بە بزوێن دەست پێ بکە ئەوەی دەچیتە سەرێ ئێستا ئازاد کو دەنووسرێ بە عەرەبی ئەو بزوێنی درێژ ئەو ئەسلی خۆی ئازاد ئەوها دەنووسێ بەڕێزان ئەدی فقەت پرسیارت کردی ئەوە چییە لێرە پەیدا بووە ئەوجا دەڵێ ئازاد ئەو قاعیدەکە لە ڕێنووسی کوردی هەر وشەیەکی سادە بە بزوێن دەست پێ بکە دەبی ئەی بچیتە سەرێ ئازاد ئەوها دەنووسێ ئازاد ئەو ئی ئەوەیە ئی ئەسلی وشەکە نییە ئەزانی چییە ئەوەیە کە وشەکە بە پیتی بزوێن دەست پێ چونکە قاعیدەمانێ لە زمانی کوردی یەکێک لە غەڵەتەکان لە زمانی کوردی وشە بە بزوێن دەست پێ ناکە کە بە بزوێن دەست پێکرد ئەوەی دەستە سەرێ ئێستا ئەو ئازاد بۆ نمونە دەڵێ ئازاد وەنا ئێرە ئەوەیە ئێرە دیسان ئەو ئێت هینا یان مەسەلەن وشەی ترمان هەیە ئەستێرە ئەوە بزوێنی کورتە ئەوە بزوێن درێژ نەبوو ئەو بزوێنی کورت ئەوە دەبوو ئیزافە کرد ئەستێرە ئیتر باڵن ئەستێرەیە ئەوە باڵە ئومێد ئەستی خۆی ئومێدە ئومێد بەڵام ناتوانانی ئومێد ئەەکەی دادنێ ئەوە بەنسبەت سەرەتای وشەی سادە ئەوجا هەر لە بزوێنەکە واومان هەیە ئەمە دوو واوی کورت و درێژمان هەیە ئەوەش دەبی جیا بکەیە واوی کورت و درێژ شوێنیان بگۆڕی وشەکە غەڵەت دەکرێت لەبەر وشەکە غەڵەت دەکرێت چونکە ئەمە ئێستا واوی کورت دەبی بزانین لە چێ دەربەکان زۆر جاری وەلە نووسینەکاندا وشەک هەیە واوی کورتی دەوێت بۆ نمونە گوڵ واوی کورتی دەوێت گوڵ بەخۆی دیارە ئەمە لە ئیقاعەکەی دیارە لە نۆتەکەیدا کوش دیارە ئەگەر بەو جیهازی ئەوەی نەبەڕاتی سەوتی دەنگت تەزیرکەی گوڵ ئەگە گەکە مەسافەی ئەوەندەی برد واوەکە گە و واوەکەش هەر هەندی گەکەی دەبا ڵاکەش هەر هەندێک دیکە دەبا بەڵام کە دەڵێ دوور ئێستا دەکە ئەوەندەی برد و زیاتر دەبا لەبەر ئەوە دەبی دواوی لۆ بەکاربینی ڕائەکە هەر هەندی دالەکەی دەبا دواوەکە لێرە بە دیار دەکەوی کە دەڵێ ئێستا هەمووان دەزانین هەر کە دەڵێ سنوور یعنی واوەکەی با بڵێن درێژ دەکەوی یان دەڵێ ئەو واوی درێژە لەبەر ئەوە واوی درێژ لەزەیەک دیکە دابرێن واتای تێکەچی چێ دەتوانین نمونەکەم بداتێ لەسەر واوی کورت و درێژ شوێنیان بگۆڕی واتای تێک بچی ڕووبار ئێمانای چییە ئاخر ئەگە بکێ درێژتی لێ دێ ئەگە کردە کورت ماناکە چی لێ دێ نە ئەمە دەڵێم تەماشاکە دوو وشەم بدێ دوو وشە یا هەر یەک وشەم بدێ ئەوە یەک وشە واوی درێژ واوی کورت دۆ بەکاری نامانایە چێبی واوی دوواو دۆ بەکریان مانایەکی دیکەی هەبیت بۆی بزانین یەک واو دوواو فەرقی گەلک زۆرە ئێستا
ئێستا تەماشاکەن بەڕێزان کوڕ ئەوە کوڕ وانە بیکە دوواو کوڕ ئێستا ئەو دوو لە ڕووی فەرەنگ یانی لە تەماشا واتای فەرەنجیان چەندێک دوتایە کوڕ ئەوەی کە دەزان کوڕمانە چۆنە ئەوەی کوڕ بووتۆ ناڵی کوڕ بووتۆ ئەوە لەبەرەوە لە زۆر شوێنی تردا جێگە و ینی شوێنیان بگۆڕی واتاکەی تێکەچی ئێستا بڵێ کوڕێکم بینی ها ئەسە من ئەمن ئەو ڕستە دەڵێ کوڕێکم بینی ئێستا لێرە دێتە ناو مێشکت کە کەسێکت بینیوە کە پشتی چەماوەتەوە کوڕێکم بینی وەنیا بەزەگە بڵێ کوڕێکم بینی ئەو یانی کەسێکم بینی فەرقەکەی گەلێک زۆرە لەبەرەوە دەبی بزانی یەک واو دوو واو شوێنیان دەبی لە شوێن و جێگا و ڕێگا و پێگەی خۆیان بێت ئێستا هەر تەماشا ڕوو بار درێژە ڕووبار ینی باشکرا دیارە درێژە دوای دواوەکەش تقریبان لەو شانەی کە بەکار دێندرێ ڕووبار دوور دوو مو ڕوو ئەوانە هەر بەخۆی دیارە ینی ئیقاعەکەی دیارە پێتەڵێ ئیقاعەکەی دیارەکەەوە مەسەرەن نووست ئێستا بەتەڵێم نووست کورتە دیارە ینی نووست زۆر شتی دیکەیە با بڵێن تند توست ینی واوەکە وەکوتم تەماشای ئیقاعەکەی بکە نووست نە و واو س و تەکە هەمویان هەندیەکەن بەس کە دەڵێ ڕوو بار ینی دەبی ماوەکی زۆر یاسا هەیە یاسا چییە وشەی لە فەرهەنگدا بۆ منە تەماشای دانەی فەرهەنگی بکە ئەوانەی کە بە دوو واو نووسان ئەوانە کە بە یەک واو نووسینە بەڵام لۆ ئەوەی کە تو نەگەڕێەوە سەر ناو فەرهەنگ و بزانم ئەوانە هەر بە گوێ لێبوون دەزانی کە شتەکە کۆ ئیقاعەکە ئەوە پێ دەڵێ دروست ئەوی شەریەکە دروست بەڵێ ڕووبارش بەخۆی درێژە هەر لەوەکەی ڕابزانە ڕووبارش دوور و درێژە بەڵێ دوو واو لە سەرەتا نایە ئەو یەکەکی دیکە لە با بڵێن قاعیدەکانی ڕێنووسی کوردی زۆر جار چکە دوو واو وەکو بزوێنە ئێستا زۆر جارێ ئەوا دەنووسی بەڕێزان وێ شە ئەوە غەڵەتە دوو واو لە سەرەتادا نایە بیکە قاعیدەشی مطلق دوو واو نییە لە سەرەتادا بێ وشیار زۆر کەس دەنووسی وش یار یا وشە دوو واو لە سەرەتادانە نایەت یەک واوە چکەوە لێرە کە یەک واو دێ وریا مەسەلەن ورد وشە ون ئەوانە یەک واوە چکەگە بێ بووتە دوو ئەوە دەبیتە بزوێن ئەوەش ناکرێ هەڵەیەکی گەورەیە بەڵێ ژمارە بەڕێ نووس دەکرێ بنووسێتن چۆن مەسەلە 11 بنووسین دەتوانێت بنووسی هیچ شکاری نیە چکە لە هەندێک شوێندا هەر بەخۆی لە دەرەجە حتا بەشێک لە ئێوە مامۆستان و مامۆستان بەش لە دەرەجەدا کات و بە ڕقەم دەنووسی وەنا هەر مەسەن ئەوە ئەلێرانە داوای ڕقەمە دەکات لێرە دەڵێ بنووسین 24 دەبی بنووسین چکە ئەو ڕقەمە 11 ئێستا 11 دۆ بکەمە 13 ئەو کرمە 13 وانە دەبی بنووسی ئەدی لە وەصل و ئەو بابەتە هەمووی دەنووسێ هەر مەرجە بە ئەودا بەڕێزان چوار چار ئەمە ئەو یەکێک لە شتەکاندا یەکێک شتەکان دەکە وەکو غەڵەت ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە جارێک وابزان محازەرێک باسی ئەوم کرد بەرزان ئەتوو نابی بمانەوێ نەمانەوێت زمانێکی ستانداردمان هەیە ئێستا چار بڵێ ئەتوو بڵێ چار لە زمانی کوردیدا هەیە لە ماڵی خۆت لەگەڵ منداڵەکان لەگەڵ خێزانی خۆت داک و باب چار بەکاردێنی 4 کیلۆم کڕیوە ئەوەی ئەتیادیە بەس لە نووسیندا نییە ئێستا ئەمە زۆرجار لە نووسیندا هەندێک شتی یەگرتو هەیە نابی لە نووسینەکەتدا شێوەزاری لە ڕاددە بەدەر شێوەزاری ناوچەی بەسەدا زاڵ بێ ئێستا ئەمە وابزانم لۆشم باسکردن ئەمە بەداکمان دەڵێن هۆدا وەنیا ئێستا بڵێم بەڕێزیانە داڕشنەک بنووسە لەسەر دەتوانم بڵێم داڕشنەک بنووسە لەسەر دایکم لەسەر دایک ئەتوو لە داڕشنەکەی بنووسی هۆدا ژنەشی باشە و هۆدا ئەوها وەنێ خۆ قەت ئەمن لە ژیاندا ئەمە نەمانگۆتێ دایکم
ئەمن قەت نەمگوتێ دایکم لە ژیانی ڕۆژانە و کۆبوونەوەی خێزانی هۆدایە بەس لە نووسیندا لەوانێت 10,000 زاریش لە نووسین و شتوان نووسی بتم دایک فلەبەرەوە چارەکەش وایە ئەوجا ئەوانە ئەنی ڕێنووس کە دەڵی ڕێنووس یەک بگرێ دەبی دەستگایەکە لەسەر ئەو شتان هەندێک شتێک گشتیە لەسەر ئەوەی ئیتیفاق بکە کە ئەمە بەو شێوێ ئەو شێوە بەکاردێن نابێت و مەسەن لە ڕێنووسێکدا هەندێک گوشەش بە دوو جۆر دێت لە هەندێک جێ بنووسی هەژدەهەم ئەوە ئانی ئەوجا بەخۆی هەژدەیەمە ئەکەلیگە ئەگەر ئەوەش بنووسی کێشە نییە چکەوە قاعدەکەیە دەڵێ هیچ شتێک بۆ چوونێک یەک لای کەرەوە نییە بەس غەڵەتەکە لەوەیە ناکرێت ئەتوو هەژدەهەمت بەکاری هەژدەهەم هەر دوایە بێەوە سەر بڵێ هەژدەیەم دەبی یەک بری یعنی یەکێتیەک هەبی لە نێوان بەکارهێنانی کەلیماتەکان ئەگەر دەڕۆی هەمووی لەسەر ئەوەی بڕۆ ئەگەر نابی ئەو باڵین پێی دەگوتێ لە نووسیندا فەوزا نابی لە نووسیندا هەبی لە داڕێشتنتدا لە ئینشا و لە ڕێنووست نابی فەوزا هەبی هەژدەیەمە ناڵم کە ئەوەت بەکارێنە بەس کە عەلا کولین ئەگەیشت بەکارهێنا هەمووی لەسەر ئەوەی بڕۆ بەنسبەت هەر بەنسبەت واو قاعدەش هەیە دەڵێ دواو وەکوتم لە سەرەتانایە و لە سەرەتای بڕگەشت نایە ئەوەش لە بۆ ئەوانەی تەقتیعی شێعر وانە لە سەرەتای بڕگەشت نایە واوەکمان هەیە دەکەویتە ناوەڕاست ئەو واوەی کە دوو وشەی لێک ئەدا یا ئەو واوەی کە دوو ڕستەی لێک ئەدا ئەو واوە سەر بخۆیە واوی وشەیەک سەر بخۆی مڵکی کەس نییە بۆ نمونە دەڵێ دەڵێ ئەو محەممەد و ئەو ئێرانە دەبی سپیس بی ئێرە سپیس بی یعنی ئەو زۆر کەس ئەو هادەکە بۆ نمونە دەڵێ قەڵەم و یا بڵێ کتاب و ئەوە کتاب و واوەکەی ئەبێرەوە دەکا ئەو دە سپیسەکەی دەداتێ ئەو واوە لە نووسیندا یعنی ئەوانی کۆمپیوتەری دەزانن کتاب سپیس واو سپیس ئەو زەوشەکەی دیکە دێت واو مڵکی کەس نییە نابی نەبەوەی بۆ بلکێندرێ نە ئەبەوەی بلکێندرێ ئەوجا ئەوە با بڵێن هەیە لە هەیە غەڵەتی نەکەرێ ئێستاوە یەکێک لە غەڵەتە هەرست دەنووسێ کتاب فاریزە واوی دەکا ئەو وشەکەی دیکردێ ئەو هەر وەچی گوتی غەڵەت دەسە غەڵەت واو هەمیشە بەسەر بەخۆ دێ بەڵام لە هەندێک گوشە پێکەوە دێندرێ وەک با بڵێن بە یعنی دەبی لەگەڵ چونکە ئەگەر وشەکە ئەگەر بەهۆی ئەو واوە وشەیەکی نوێ دروست بوو بیت بەهۆی ئەو واوە وشەیەکی نوێ دروست بوو بیت کە یەک مەفهوم بدا دەبی پێکەوە بندرێ وەکو مەسەلەن بۆ نمونە دەڵێ کار و بار ئێستا ئەو بخۆی لە کار واو بار پێکاتوە بەس بار بەتەنێ زمانایی نییە کارەکەش بەتەنێ لێرە ئەومانێ ئێستا هەردووچی دەبی پێکەوە یەک وشە یا دەڵێ دەنگ و باس ئەوە بووتە چکە یەک وشەیە هەواڵەکان دەنگ و باس دەنگ ئێستا بەتەنێ وەرەیەک زۆر لە هەندێک شوێندا لە ڕاگەیانش ئەوها دەنووسێ دەنگ و باس ئەوە غەڵەتە ئەوە مانای دیکە دەنگ و باس یعنی هەواڵەکانەوەی کە پێ دەگوتێ جا یا بۆ نمونە هاتوو چۆ دەبی پێکۆبی ئەو چکە و هاتوو چۆ یەک وشەیە دێتە ناو مێشکت ڕاستە وشەشی لێک دراوە بەڵام یەک مەفهومە پێکەوە وەکو یەک پاکێز دەردەکەون لەبەر ئەوانە دەبی وەکو یەک بنووسن چکە ئێستا هاتوو چۆ هەر وشەیەکی فەرەنجیشە هەتا هاتوو دەنگ و باس ئێستا تەماشای فەرەنگ بکە دەنگ و باس لە زمانی ئینگلیزی دەڵێ نیوز لە عەرەبی دەڵێ دەڵێ مەسەلەن خەبەر کاروبار یعنی ئەوانە دێتە ناو مێشکت کە ئەوانە یەک وشەیە کار و چالاشی دوودایە کار و چالاشی دوودایە بەس ئەو وشانە بووینە یەک وشەی دانەیەکی سەربەخۆ لە فەرهەنگدا بوونیان هەیە لە فەرهەنگ دەنگ و باس ئێستا لە ناو فەرهەنگدا بوونی هەیە بەس کار و چالاکی پەروەردە و ڕۆشنبیری ئێستا پەروەردە لە ناو فەرهەنگ بوونی هەیە مانە التەربیە ڕۆشنبیری ثەقافە بەس پەروەردە و ڕۆشنبیری لە ناو هیچ فەرهەنگێکی کوردیدا پێکەوە نهاتی نەمانەشیان بەبێ بەس دەنگ و باس هاتیە
ناو فەرەنگدا بوونیە کاروبار هاتیە هاتوچوو هاتیە هاتوو سەر و پێ سەر و پێ فعلا بەس هاتوو چۆ واوەکە یەک واوە دواوە ئەوش بە دوو دەنووسێ هاتوو چۆ بە دوو هاتوو بخۆی لۆ ئەگەر بەتەنێ هاتووبی دووە بەس لەگەڵ چوەکەی بوویتە یەک ئەوە بە نسبەت با بڵێن بە شێوەیەکی گشتی بە نسبەت واو چکە ئەو بەشێکی زۆر لە وشەکانی ڕێنووسی کوردی پێک دێنی بەڵێ ئەگەر دوو شە بە واو لێکدا ئەو کاتە ئەو کاتە ئەو لێک دەدرێت ئەگەر هەر وشەیەک لە واتای خۆی هەر واوەکە سپیسی دەدرێت بەڵێ بەڵام ئەگەر بە هەردووچیان وایەتەیان کرد واوەکە لێک بە هەردووچیان یەک واتەیان دروست کرد ئەوە سپیس ناکرێت ئەوە سپیس ناکرد ئێستا پەروەردە و ڕۆشنبیری لێکماندایە بەواوەنە بەڵام دیسان پەروەردە و ڕۆشنبیری دوواتای جیاوازە پەروەردە جیاوازە ڕۆشنبیریش جیاوازە وانە دەنگ و باسەکە ئەجا لەسەر قسەی زەنا کە بەواو لێکتدا و یەک واتایان دروست کرد سپیسی ناوێ ئەوەی کاتو دەڵێ بەواو لێکتدا یەک واتای دروست کرد سپیسی ناوێ سپیسی ناوێ نا سپیسی ناوێت چکە یەک شتی دروست کردە دەنگ و باز یەک واتا دێتە نامێش کرد بە نسبەت یا ئیش یەکەکە لەو شتانەکە زۆر زار کێشەی لێ دروست دەبیت یا لە ڕێنووسی کوردیدا ئەوە چکە بەخۆی بزوێنە ئینجا لەبەرەوەی دیسان یای ئیزافە هەیە یای تەمەلوک و ئەو بابەتانە هەیە ئەگەر ئەمە بەکارمان هینە چۆنە یا مڵکی ئەگەر لە بۆ پێوەلکاندنێبی ئەسلی وشەکە نەبی مڵکی ئەو وشەیە کە لە سەرەتادا بۆ نمونە دەڵێ ئاسمانی شین ئێستا ئەوە یەک پاکێجە دەرکەوتووە بە زیاکە ئەبەوەی وەدەنووسێ یاکە بە وشەی یەکەمە دەنووسێ جاوە کێشەمانەوە نیە ئەوە ئاسان هەموو کەسەکە ئەوەی دەزانی بەس کێشەکە لە چییە بەڕێزان لە دووە هەر وشەیەک کە لەو حاڵەتە بەکارتینە یا ئەچی خۆی هەبوو دەبی یا ئەچی ئیزافەشی هەبیت بەکارینان بۆ نمونە دەڵێ ئێستا یاری یا ئەچی خۆی هەیە وشەیەکی ئیزافەی لەو ئێرە ئیزافەکە یاری منداڵان ئێستا ئەوە غەڵەتە ئەوە دەبی یاریە ئەو هەر یاکەی خۆیەتی ئەدی کا یاری ئەوەی کە پێ ئیزافە دەکەی دەبی یا ئەچی دیکەشی و زیادکەی ئەسلی خۆشی چییە دەڵێ یاری ئی منداڵان ئەوجا ئەوتو لێچ دەڵێ یاری منداڵان ینی دوو یائی هەیە یان دەڵێ دیاری بەخۆی ئەسلی دەڵێ دیاریە چی بە نرخ ئەوجا ئەو چیەکە لێرا بردە یاکەش بەکەندێت و دەبی دیاری بە نرخ لەبەر ئەوە ئەگەر هەر شتێک کۆتایی بە یا ئاهاتبوو یا ئەچی دیکەش لۆ ئیزافە دەکەی مەسەرێ دووە نانە ئەوە هەر وەکو لۆ زانێ یە بەس یاری کە دەنووسێت و ئەوها دەنووسی یاری ئەوە هەر ئەوها دەنووسێ لا بەڵێ ئەوجا ئێستا ئەوە بازار ئەو حاڵەتی یاری لە مەسلەی دوویایی ئاگدار بە لە چێن دەردوویا بەکاردێنی دوویا ئەوەی کە یائی خۆی هەیە یا ئەچی دیکەشیرۆ دادنێ یاکان لە ڕێنووسی نوێی ئێستا هەمووی پێکەوە دەنووسێ قەدیم کە دەتگوت جێبەجێە جێ بە جێ یا ئەوها دەنووسرا یا نییە ئەوەی کە بەڕێزت گوتت نییە ئەوها دەنووسرا ئەوە نییە ئێستا ئەوە نییە هەر بەخۆی نییە ئەوها دەنووسێ ینی دووەکە پێکەوە دەنووسێ جاهتا هەندێک لە هەندێک حاڵەت ئەمە سێ دەرکەوتەمانەیە بەس میم ئەوە پێکەوە دەنووسێ ئەوە جێبەجێە بەڵێم دروستکردنی ئێستا زۆر جار لە نووسین ئەوها دەڵێ دروستکردنی یا ئەوانە ئەو یا بە هیچ شێوەیەکی ئێستا لێک ناکرێتەوە یا پێکەوە دەنووسێ یا ئەکان پێکەوە دەنووسێ هەردوو یاکە یەک با بڵێن حاڵەتە و دەردەکەوێت
ئاخرنا ئەگەر شارەزای کۆمپیوتەری بی دوو یائی تێدایە یاک لە ناوەڕاستی ئەوەی لەسەر سپیسەکەیە لێک نادرێ ئەگەر ئەوەی تایپی کردبی لەسەر سپیسەکەی لێک نادرێ ئەگەر سپیسەکەش نەدایە هەر ئەو های لێ دێت ئەو یائی ئاخیری ئەو های لێ دێتەوە ینی بێ سپیس بەزنا ئەتو دەبی هەر ئەوها مەسەرن ئەو دویاەکەی پێکەوە دەوی پێکەوە بزی مەبەستم لە چێ لە نووسینی قەدیمی پێش ئەو هەتا 2000 ئەوانش ئێستاش لە نووسینی هەندێک خەڵکی ئەو هادەنووسێت بەڵام ئەوە نووسینە ئێستا نەماوە بەڕاستی هەر بۆ ئاگداریتان ئێستا ئەو جۆرە نووسینە هەر نەماوە نەک هەر وەکو ملاحەزە هەر بە غەڵەتەشی دادەندرێ بە غەڵەتی گەورە دادەندرێ جێبەجێنا هەر ئەو هادەنووسرا کاتی خۆ ئێستا هەیە نووسین لە کتابی قەدیم مەسەرەن ئەو هادەنووسرا جێ بە جێبەجێ ئەو جەوەرە ئەوەش لەگەڵەوەی بنووسە ئەوە بڕگەت کرد ئێستاەوە هەمووی لێک درایە هەر هەمووی لێک درایە ئەوە لەبەرەوە با بڵێن ئەو کوڕاسی کە ئەکادیمیا دەرێناتە ئەکیدی لەسەر ئەوە کردەوە شتەی جگە لە ئەوەشە شتەش ترمانەیە پێی دەگوترێت بزوێنی کورت ئەوەش دەرکەوتەی زۆر ئەو بزوێنی کورتە وەکو وتمان ئەگەر لە سەرەتا بێ ئی دەچیتە با بڵێن پێشی بۆ وەکو ئەستێرە ئەگەر لە سەرەتا هات بەڵام ئەگەر لە سەرەتا نەهات لە ناو با بڵێن وشە هات کە ئەوە حکمی بەستنەوەی دوو وشەشە وەکو وشەی لێکدرای پێ دروست دەکرا وەکو گوڵە گەنم گوڵە ئێستا بزانە ئەوە گوڵە ئەوەیە گەنم ئێستا ئەو دووشەی پێکەوە بەستاوەتەوە مادام پێکەوە نابی بە هیچ شێوەیەکی لێ دەست پێی سەریت چکە گوڵە گەنم یەک وشەیە گوڵە گەنم عینی وەکو دانێشی فەرەنجی هەیە گوڵە گەنم لەبەرەوە سپیسەکەی نابی هەبیت ئەو هادەنووسێ گوڵە گەنم ئەو ئەگەر هەردوو گوشەکە سادە بوون ئەگە ئەوە سادە بوو ئەوەش سادە بوو یعنی قاعدەکە ئەوەیە ئەس ناکەم باڵێن لێتان ئاڵۆزکەم بە قاعدەبی ئەوە سادە زائیدەن زائیدەن سادە ئەوە بێ سپیس یەک پاکێج دەردەکەوێت بێ هیچ باڵێن سپیس ئەوانە دەردەکەوێت جاوەکو مەسەرەن ڕەشە با گوڵە گەنم مانگە شەو لۆ ئێستا عەفو باوەندێ مانگە شەو وەکو وتم ئەوانە یەک وشە نەمانیانەیە لە ناو فەرهەنگدا بوونیان هەیە ئێستا بڕۆ تەماشای فەرهەنگی هەم بانەبۆری نێکی بکە مانگە شەوی تێدایە تەماشای بکە گوڵە گەنمی تێدایە تەماشای بکە مەسەلەن ڕەشەبای تێدایە ئەوانە یەک وشە لەبەر ئەوەی باڵن دروست کردیە بە دوو وشەی سادە یەک مانایان هەیە یەک مانە کە مادام هەمویان پێکەوە ئەو وشە سادە لەگەڵ ئەوە هەر هەمویان پێکەوە یەک مانایان دروست کردووە بۆیە نابی لێشام کەیەوە نانیتی هەمبانە وەرێنش نیتی شارە مێرولە ئاخە مێرولە سادە نیە مێرولە ئەوش ئەوەی خۆی پێوەیە هەمزەی پێوە مێرولە چکەوەش ئەوەت کردووە ئێستا لە داڕژدا باسەکەین ئەوەی باسەکەین ئەگەر لە حاڵەتەکی دیکەش هەمانە ئێستا گوڵە گەنم ئەگە دوو شەکە سادە بوو پێکەوە دەرکێنرێت ئەگەر ناومان هەبوو ئەگەر ناومان هەبوو ئەوە ئێستاوە سادە نەبوو ئەگەر ئەوە ناوبی ناو زائیدەن زائیدەن ئاوەڵناو ئەوە لەو حاڵەتەدا ئەو بزوێنی کورتە بەو وشەیە دەرکێندرێت ئەلێرە سپیسەکی دەدەیە وەکو مەسەرەن ئاوەکە ساردە ئێستا ئەو دەبی سپیسیەوی یا ئەم دەڵێ ئەم ژوورە ئەم ژوورە چییە
ئەوە هەمزەکەیە ئەوە مڵکی ژوورەکەیە لێرە دەبی سپیسەکی بدەیی ئەو جا بڵێ تاریکە ڕووناکە مەسەرە ئەوە ناو بە ئاوڵ ناو دەبی ئەو سپیسەی هەبیت یان دەڵێ شارە وێرانەکە شار هەکە بە ناوەکەی وە دەکرێت لە دوای لەبەر ئاوڵ ناو دێ سپیسەکی دەدەیت چونکە ئاوڵ ناو کەرەستەی دیکەش بەخۆوە هەڵدەگریت ئێستا دەڵێ ئەوەی کە مێرولە کەس باز دەڵێ شار ئەسلی خۆی دەڵێ ناڵێ شارە وێران بەس ناڵێ وێران تەماشاکە لەبەر چ ئەوەی لێ مەسەن گە بپرسی بۆ بێوە نانووسێ ئێستا ئەمە لێرە گوتمان گوڵە گەنم پێکەوە دەنووسێ لەبەر ئەوەی گەنم بەڕووتی هاتیە کەرست وشەیەکی ڕوتە هیچی دیکەی پێوە نییە هیچی دیکەی پێوە نییە ئەوە گوڵەش سادەیە بەس ئەوەی هەیە بەس ئێستا کە دەڵێ ژوور ئەوە ژوور سادەیەتی پێوە نییە ژوورە ئەوە مادامیتی پێوە نییە ئەوە بۆی وەدەکردێ بەس کە گوتت تاریک ئەسڵی خۆی تاریکە ئەوە تاریک بەس ئەوە دیسان ئەوەش بزوێنێکی دیکەی پێوە بزوێنە کورتەکە یعنی بە سادە نییە ئێستا تاریکەکە سادە نییە ئەمە گوتمان ئەگە دووشە هەردووچیان سادە بوو ئەوها پێکەوە لە حیم دەکرێت بەڵام ئەگەر یەکەشان داژا و بکەشان سادە بوو ئەوە بۆی وەدەنووسێ سپیسەک دەدێ ئێرانە جا ئەوە لە ئاوڵ ناو لە ناوی وەدەنێت قاعیدەکە ئەگە ئەو ناوبی ئەویش ئاوڵ ناوبیت ئەوە بە نسبەت با بڵێن بزوێنی کورد حاڵەتەکی ترمان هەیە ڕا ئەودا ڕەئی قەڵە و ئەوانە یەک قاعدە هەیە لە ڕێنووسی کوردی ڕە بەڕێزان لە هەر شوێن و جێگایەک هات ئەگەر ڕەبی بە ڕە دەنووسێ ئەگەر ئەو هەفتەی بووی دەبی لە بنی دابنێ ئێستا هەندێک کەس پەیدا بووە با بڵێن ئەوەش هەر دەژبی وەلەو دەژبی دەڵێ ئەگەر لە سەرەتای وشە ڕە هات پێویست ناکە هەفتی دابنێ چونکە هیچ وشێک لە زمانی کوردی بە ڕەئی لاواز دەست پێ ناکە دەوەرە وشە چی بینە دەڵێ مادام دەست پێ ناکە ناتوانین پێویست ناکە دابنێ هەر وشەیەک ئەبەوە دەست پێ بکە ئللا بە قەڵەو دەخوێندرێتەوە ڕێگا ڕێدار ڕۆشن ڕووناک ئێستا ئەوە چ نووسرایە ئەوەی دابنێ و دانەنەی هەر دەڵێ ڕووناک چونکە ناتوانێت بڵێ ڕووناک ناتوانێت جا لەبەر ئەوە دەڵێ هەندێک دەڵێن ئەگەر لە سەرەتا هات پێویست ناکە ئەوەی دابنێ بەڵام بە پێی ڕێنووسی کوردی ئەکادمیا دەڵێ لە سەرەتا بێت و لە کۆتایی لە هەر شوێن و لە هەر بارێکات دەبی ئەوەی دابنێ بۆ ئەوەی جا بکرێتەوە ئەو هەفتە بچووکە زۆر گرینگە لەگەڵ با بڵێن ئەوەکەی کە گوتمان لۆ ئێستا چێ دەتوانی وشەکەم پێ بڵێ بەس بەو هەفتەی واتای بگۆڕی وشەش کوردی بینە لۆ گرینگە ئەو وشانە بەڕێزان لە ڕێنووسی کوردی لە چۆن ئەو هەفتە ئەوە لە ڕێنووس لۆ گرینگە چونکە دانەنانی ئەوەی واتای وشەی دەگۆڕی ئێستا وشەکەم دەوێت پێم بڵێ ئەو وشەیە ئەو هەفتەی لا بە مانای دەگۆڕی جوانە تۆ پەری ئەوەی کە دەڵێ فریشتە ئەوانە هەفتەکەی لە بندانە چی دێت واتەکەی چی دێت وەڕین و وەرین زاوش نازانم لە وشەکانش کە ئەو هەفتەی لا دەبێ بێئەدەب بامیش مادەم وشە چی دیکە هەر لەو قاعدەی ئیزافەکەمە ئەوە کار دەبیتە کەر هەفتەکەی لا بە ئەوای لێ بێ زابزانە لەبەرەوە بەڕێزان لە زمانی کوردی ئەو هەفتە زۆر گرینگە یعنی لە ناتوانی دادناو ئەوانە ئەو لە ڕاگەیاندن زۆر کەس ئەوانەی کە لە ڕاگەیاندن ئیشەکەن پێیان نێرن مامستا کە قسەی شتەکەی دەنووسنەوە پێڕاناگەن هەفت و شتەکان بنووسنەوە ئەمە وەخت خۆی لە دکتۆرای ئێستاش دەفتەرم مایە هەموو دەفتەرەکان تەماشاکە یەک یعنی یەک
کە نووسیتمەوە نەحەفتی تێدایە نە ئەوی تێدایە ئەوانە نەڵ ئەوە هەر پێڕانەکەشم نقطەکانیش بکەم نقطەشم نەکردی بڵێم ئەوە ژ و ئەوە ب و مەسەرەن ت ئەوانە هەراز هەر ئەوەن دەنووسیەوە دوای وەشتی گوتی بە مەفهومەکە دامانە جا لەو حاڵەتەی ئەتوکە راپۆرتەکە نووسیە دەیبێ ژووری هەواڵ بۆی هەیە ئێستا شتەشیان کردبوو با بڵێن لەو ماوانە دیتم ینی شتێک ئەگەر یەک هەفتی لە بن نەبی وچی گوتی هەفتی لە بن نەبی لە پەری دەبیتە پەڕی ئەو بزانت چمانایە کە دەگۆڕێت لە کەڕ دەبیتە کەر بزانە واتایەکەی چۆن با بڵێن دەگۆڕێ ئەتە بڵێ ئەو میلەتە کەڕە لای ببە لە هەواڵها مامسەدای بڕێژە لەوا بڵێ ئەو میلەتە کەڕە یا ئەوان ئەو بەرپرسانە کەڕن گوێ لە ناڵەی هەژار ناگرن هەفتەکەی لا بدەڵ ئەو بەرپرسانە کەرن گوێ لە ناڵی هەژار ناگرن واتاکە چی لێدی ونیا ئەخار یەک هەفتی بچووک چی لێ دەکاو کێشەکەی وەلەوانەیە بە کوشتنتدا بەڕاستی سادە بەرزان وشەی لێکدراومان هەیە وشەی ببورن پێش لێکدراوی داڕژاومان هەیە داڕژاوەکان چنە زۆر ئاسان و بەسیتە داڕژاوەکان لە پێش و پاشگرەکەی دەبێت بۆ نمونە ئەوەی کە بە داڕژاو هەیە وەکو دەڵێ هەڵکشان و هەڵخستن و هەڵدێران و ئەوانە یان دەڵێ ڕاکشان مەسەرەن ڕاخستن ئەوانە هەمووی دەبی مەسەن ئێستا زۆر نووسین ئەوەیە کات خۆی ئەوە دەنووسرا هەڵکشان هەڵەکە دەنووسرا ئەو دەکشانەکە نا ئێستا دەبی هەمووی پێکەوە بنووسێت دەڵێ ئەوە کشان یعنی پێکەوە دەنووسێت ئەو پێشگیرە ڕاستەخۆ دەبی بە وشەکەەوە بلکێندرێ ڕاستەخۆ بە وشەکەەوە دەلکندرێت مەسەلەن هەڵخستن لەگەڵ خستنی لەگە کشان ئەوانە ڕاستەخۆ پێکەوە دەلکندرێن یا مەسەلەن ئەوەی کە لە ئاخیری دەنووسێ دەڵێ دۆزینەوە دۆزینەوە ئێستا ئەوە پاشگرە دۆزینەوە مەسەریان دەڵێ کردنەوە ئەوە کردن ئەتو ئەوە پێکەوە دەرکێنرێ ڕاست دەڵێ کردنەوە لەبەرەوە پاشگر ئەگە چ لە کۆتاییەکەی بوو چ لە سەرەتایەکەی بوو ڕاستەخۆ بە وشەکەیوە دەرکێندرێت ئەوجا هەڵکردن مەسەلە زۆر جاریوە ئەمە هەڵگرتن ئەوها دەنووسە هەیە ئەوها دەنووسی ئەوە غەڵەتە دەڵێ هەڵگرتن هەڵکردن یعنی مەسەرەن ئەوجا سپیسی دەداتێ خستن نابی ئەوانە سپیسیان نییە دەبێ هەمووی بێکەوە بلکێندرێت وشەی ئەو دوو وشانەی کە هەردووچیان سادەنە لێکدراون وشەی با بڵێن لێکدراون ئەوانەش پێکەوە دەرکەندرێن مەسەرەن بۆ نمونە دڵپاک دڵشاد ئێستا شەخصمان هێناوی دڵشادەوەنا دڵ زائیدەن شاد نابی ئەوها بنووسێ هەر بەخۆی ئەوها دەنووسێ دڵ شاد دڵ پاک پێکەوە دەنووسرێ ددان ساس ئەوجاوش دوو یەک ددان هەیە یەک دئی دەکا دان ساس هەیە دەڵێ ئەگەر گوتت دان ساس یەک دەبی بڵێ دان ساس ئەگەر دووش بدەڵێت ددان گرنگ ئەوەی دەبی پێکەوە بکەیت هەردووشان دەبی پێکەوە لێک ناکرێتەوە بەڵێ لێک ئەوە داڕژاو بە هیچ شتێکی نابی لێکرێتەوە بێکەوە دەرکێندرێت هەڵگرتن ڕاخستن داڕژاو چییە لە وشەیەک و داڕژاو ئەگەر پێشگرێک یان لە پێشگرێک یان لە پاشگرێک پێدی کەواتایەکی سەربەخۆی نییە ئەو شەکەمان هەیە ئەو شە سادەیە سەر بەخۆیە لێرە یا پێشگرێکی هەیە یان پاشگرێکە پێشگرەکە چییە بۆ نمونە هەڵ ئێستا هەڵ بەتەنە هیچ مانای نییە ڕا بەتەنە هیچ مانای نییە وەنا دا بەتەنە هیچ مانای نییە
یان ئەوەی دەڵێ وا و ئەوە کردنەوە ئێستا کە دەڵێ دەڵێ هەڵخستن ئەوە خستن ئەوها دەنووسێ هەڵخستن پێکەوە دەنووسێ داخستن پێکەوە دەنووسێ یعنی سپێسەکەی نادرێتێ بە هیچ شێوەیەکی نابی سپێسی هەبی ئاپا هەمووی پێکەوە داڕژاو پێکەوە دەنووسێ داژاو پێکەوە دەنووسێ دەست کرد آخر ئەوە لێکدرا ئەو داڕژاو ئێستا باز دەکەین دەست ئەو پێکەوە دەنووسێت دەست کرد ئەوان ئەوش پێکەوە دەنووسێ بەڵام هەرچەندەوە ئەوە ئێستا مەسەرەن وەکوتم دوو شەکە لێک دراوەبووی دڵپاک و دڵخۆش و ئەوانە پێکەوە چکە لێک ناکرێتەوە بۆ نمونە ئێستا ڕوو زۆر کەسەیە ڕووخۆش دوو شەیە هەردووشی لێک دراوە هەردووش سادەیە دڵپاک وشەی ئەوەی کە گوتت داڕژاو پێناسە داڕژا ئەوەیە وتمان وشەکی سادە سەر بەخۆ لەگە پێژێکەواتانە بەڵام لێک دراو هەردوو گوشەکە واتادارن ئێستا دڵ لەگەڵ زائیدەن پاک لێچامکەوە دڵ بەتەنێ دانەیەکە لە فەرەنگ پاک بەتەنێ دانەیەکە لە فەرەنگ هەردوو چیش بەیەکەوە دێن هەردوو بەیەکەوە دێن سپیسی ناوێ نەگەر سپیس هەر دەبی پێکەوە بنووسێ هەر ئەوها دەنووسێ دڵشاد هەر ئێستا تو خۆشت نووسی ئەوها دەنووسێ دڵ پاک ئەوها دەنووسێ هەمان قاعدە ئەو لێک دراوە کە سەر بەخۆیە هیچی دیکەی لەگەڵدا نییە داڕژاوەکە چیە بزانە قاعدێ هەڵ ڕا ئاسانە هەڵ و ڕا و دا و ئەو شتانە بەوشەکەی دەرکیندرێت ئۆتۆماتیکی دەرکیندرێت نابی لێک بکرێتەوە آخر ئەوە هەردووچی هەڵگرتنەوە با هەردووچی ئەسڵ داژادە زۆری هەردووچیە دەڵێ هەڵ ئەو هەڵ گرتنەوە ئێستا ئەوە هەر هەمووی ئەوە داڕژاوە گرتن ئەوەندەیە لێرە پاشگیریشی هەیە هەڵگرتنە بەخۆی گرتنە بزانە بەڵێ ئەوجا ئەگەر کارەکەی پێوە بنووسێ ئەوە دەبێتە ڕستە یعنی بەڕاستی چکەوە ئەگەر کارەکەی پێ بنووسێ دەڵێ دڵشاد بوون ئەو بوونە سربەخۆیە ئەو کارەکەیە سپیسی دەبێت لەگەڵەوی نییە لەگەڵ ئەسڵی ڕووخۆش ئاخر هەر ڕووخۆش تەماشاکە ڕووخۆش بەخۆی ئاوڵناوەکەیە بوونەکە کارەکەیە ئەتوو چ بووی پرسیارەکە کو دەزانیت چ بووی ئێستا تو دڵتەنگ بووی ڕووخۆش بوو یعنی سەر بەخۆیە ئەسڵی چ دەڵێ ڕووخۆش بوون یان ڕووخۆش بوو منیا باڵۆ ڕووخۆش ئەسڵی خۆی ڕستەکە تۆ ڕووخۆش بووی بەڵام تێناوەکە دەرنەکەوتووە بڵێ هەندێک بەڵێ با بڵێم بۆ نمونە ڕۆژنامەی هەولێر کریتە دوو دەنووسێت دەڵێ ئێستا دەڵێ دانی پێداهێنا ئەوان دەڵێن ددانی پێداهێنا هەر لەوەش خۆی ددان پێداهێنانە نەڵێ دانی بە تاوانەکەی داهێنا ئەسڵ خۆی ددانە ددانی پێدا ئەوان بە دوودا هەشە بە یەکدال دەنووسیت هەردووچی هاتووە دانساز ئەوەی کە دەنووسی لەسەر تابلۆوان بە یەکدال بنووسێ باشترە بەڵام لە نووسینشدا هەردوو کاتێک چکە لە تەلەفۆزدا تەماشا دەکەی ئەتوو دەڵێ چی ئێستا خۆت ددان ئەمە دوو دئی دەڵێ جا یەکێک لە تایبەتمەندەکان ڕێنووسی کوردیش ئەوەیە لۆ دەڵێ دەبی دوو دالبی دەڵێ ڕێنووسی کوردی دەڵێ چۆن تەلەفۆز دەکەی ئەو ها دەبی بنووسێ ئەمە لە تەلەفۆزدا دەڵێن ددانساز جا لەبەرەوە دوو دالە هەندێک دەستگاش یەک دئی بەکار دەهێنن ئەوە بەنسبەت وشەی داڕژا و وشەی لێک دراو بابەتەشی دیکەمان هەیە بێدەگوتە فرێزیان مۆرفۆ سینتاکس یعنی چییە لە لێکدرا و داڕژاو گەورەترە لە هەردووچی گەورەترە کو ئەوانە بۆ نمونە ئەو ئاخیرشت ئەگەر باسی بکەین شتمان هەیە ئێستا وەکو وتمان با وازەح بی ئێستا وشەکی داڕژاو بنووسین ئەوە هەڵ
ئەوە هەڵخستن بەڕێزان ئەوە داڕژاوە لە خستن و هەڵەکە پێکاتوە دڵ پاک ئەوە لێک دراوە لە دڵ و پاک پێکاتوە چکە هەردووچی واتادارە شتێکی ترمان هەیە پێکەوە لێکێنراوە لەوانە گەورەترە ئەوانە پێیان دەگوتێت مۆرفۆ سینتاکس ینی وەکو بڵێ گرەیەک لە ناو ئێستا لە شەڕەکەنی ڕوون دەکەمەوە وەکو بڵێ گرەیەکە جگە لەوانە کەرەستەی دیکە هاتۆتە نێوان ئێرانە بۆ نمونە ئەلێرانە ئەمە لێرە وشک ئەمە ئەستا ئەوە چییە؟ ئەو ئەگە قاعدەکە یەکەم بنووسین یەکەم ئەوە دەڵێ پێشگر زائیدەن وشەیەک ئەوە چییە قاعدەی دووەم دەڵێ وشەیەک سەر بەخۆ زائیدەن وشەیەکی سەر بەخۆ ئەوە دەبیتە لێک دراو ئەوە داڕژاو ئەدی ئەوەی کە گوتن مۆرفۆسین تاکسەکە چیە ئەوە بۆ نمونە عینەن لێرانە دەڵێ وشەیەکی سەر بەخۆ زائیدەن کەرەستەیەکی تر هاتووە ئەو کەرەستەیە ئێستا پێتان دەڵێن چێت جێناوە زائیدەن وشەیەشکە بۆ نمونە ئەو کەرەستە دەکرێت جێناو بێت یعنی من بیتان بی ئەوە دەڵێ هەڵم ئەو میمە هاتیە گرت ئێستا وەرەسی پێکاتێ لە هەڵ زائیدەن میم زائیدەن گرتەکە پێکاتوە یعنی سێ وەکو دەڵێ سێ کەرەستەیە جا ئەوە بە دوو سیغاتێ بەڕێزان ئەوە لەو مامۆستایەک تازە لە برێکەکە پرسیاری ئەوەی کرد نازانم گوتی ئەمە کو ئەوەی بکەین وازە مامۆستا جەنابدونا ئێستا ئەوە هەڵم گرت بۆ نمونە ئەلەوەی دیار دەکەوی بابەتە چی خلافیە ئەوە هەڵم گرت ئەو هادەنووسرێت هەڵیشم گرت هەڵم گرت ئەو هاش دەنووسرێ ئێستا تو مخەیەری چی هەیە لە خۆت اختیار دەکەی بەس کە ئەوەت اختیار کرد بیکە قاعدەیەکی ستاندار کاکە ئێمە لەسەر ئەوەی دەڕۆین جا ئەوە هەر ئەوە نییە بۆ نمونە دەڵێ هەڵم گرت هەڵتان سپارت هەر ئەوە نییە ڕاتان گرت لەگەڵ دەڵێ ئێستا بۆ نمونە ڕام گرت ها تەماشاکە ئێستا ئەو شێکی دیکە ڕام گرت بیکە دەڵێ ڕام گرت لەبەر ئەوە لە ڕایەکە زایدنە داڕژاوکە یا مەسەلەن بۆ نمونە دەڵێ هەڵی ناگرین ئێستا تەماشا هەڵی ناگرین ئەگە کوم نووسی ئەو هەری دەکەیت دەڵێ هەڵی ناگرین ئەتو دەتوانین ئەوەش بنووسی بڵێ هەڵی ناگرین پێکەوە بنووسی مەبەستەکەمان ئەو جەوشەکان زۆرە بڵێ هەردووشی ناڵێ هەردووشی واتێ هیچ قاعدەیەک نییە بڵێ ئەبوون و ئەدەبی بنووسی ئەو حاڵەتانەیە کە دەڵێم ئەوە پۆزتیڤە لایەنێکی باشەیە ئەرێنیەوەشی گوتی بە مامۆستایمان تۆڕە بانەڵێن پۆز ئەرێنی خاڵشی ئەرێنیە لۆ اختیار دەداتە نووسەر دەستگا کامەستایی لە خۆت اختیار دەکەی بەڵام بەڕاستی ناکری ئەتوو لە یەک پەڕی ئێستا یەکێک لە غەڵەتەکان کە لە مناقشەی ماستەر و دکتۆرا لە تەڵەبەی دەگری دەڵێ کاکە ئەتوو لێرە ئەو هات نووسیە هەر چار ڕێزە خواردتر ئەو هات نووسیە کو دەبی یەکگرتووی یەکێتی لە ڕێنووسدا زۆر گرنگە کە ئەتوو پیادەی بکەیت بڵێ ستایلی مە ئەبە و جۆرەیە هەمووی دەبی ئەو هاالێ بکەیت هەتاوەکو پێ بناسێتەوە مەسەلەن ینی حتا ئێستا بێبەش هەیە ئەوا دەکا بێکەس وەنە ئەو هاش دەنووسێ بێبەش ئەو هەر لەو قاعدەی جا ئەوە دەڵێ بەڕاستی شتێکی مطلق نییە شتێکی مطلق بڵێ جێبەجێکردن مەسەلەن تەماشاکە بەڕێزان جێبەجێکردن بادا بنین ئەوە ئێستا جێبەجێکردن ئەوە جێ بە جێکردن ئەوها دەنووسێ ئەوهاش بەهر لەسەرەوە جێ بە جێکردن ئەوهاش دەنووسێ ئەوە ڕائە جێبەجێ ئەتوو چی هەی ئیختیار دەکەی ئازادی لەوەی چی هەی ئیختیار دەکەی هیچی غەڵەت نییە بەڵام کەیەکە کە دیختیار کرد لە سێکەچی بڕۆ کێشەکە ئەوەیە شتەکەی یەگرتووبی بڵێ ئەوە لە چێ بابەتەکە پێی دەگەوتێت مۆرفۆسینتاکس یعنی لێکدانی دووشە زیاتر ئەوە دەڵێ ئەوە کە گوتمان
پێشگرێک و وشەکبی ئەوە داڕژاوە دوو شەبی ئەوە لێک دراوە بەس ئەوە چییە دوو وشەیە لەگەڵ بابەتەکی دیکە کەرەستەکی دیکە ئەوجا کەرەستەکە جێناوەکانە ئامرازی پەیوەندی شتێکی دیکەیە یعنی سێ کەرەستەیە حەز دەکەم یەکەشیان ڕێگی کار بە بەردەوام وانە شەرت نییە ئاچکەوە کار ڕێجیکار لە چێن دەرکە ئەوە کردن هەرکرد خستن ڕێگی کار نییە آخر هەر خستنی ئەوە لێرە ئەوە دەکردو ئەدی کردنەکە چاوگە ئاخیر شت لە ڕێنووسی کوردی کە مامۆستاش دووە پرسیاریان کرد بەڕێزان بەکارهێنانی زاراوە وشەی بێگانەیە لە ناو ڕێنووسی کوردیدا ئەوە زۆر گرینگە یعنی پێویست ناکە خۆتمان دیکەی ئەوە بە کوردی بە کورسی دەڵێن چ بە کوردی بە موعجزەی دەڵێن چ بە کوردی بەرەزان ئەکادیمیە خۆی ئەکادیمیای کوردی چەند گرینگە خۆی دەڵێ هەر وشەیەکی زمانی عەرەبی کە لە ناو کوردی بەکار هات پێویست ناکە خۆتمان دیکەی ڕەسەن بەکاربینەوە بەڵام بە ڕێنووسێکی کوردی بەکاربینەوە بە ڕێنووسی کوردی بەکاربینەوە بۆ نمونە عومەر بەڕاستی باش نییە عومەر ئەو هاونووسێ نابی وشە عەرەبیەکەی بەکاربینەوە بەڵام بیکە کوردی چکە ئەوە دیسان ئەوە فەتح و زەمەکەی قەدیمەکەی ئەوەی باسم کرد بۆ نمونە ئینتیما بنووسە بە ڕێنووسی کوردی هەر وشەشی عەرەبی کە ئەمە بەکاردێنین بنووسە بەس بە کوردیەکەی بنووسە ناکەی ئەتوو باسی ئەحمەدی دەکەی ئەحمەد ئەو هات نووسیە دوایە دەی ئەو هات دەنووسی دوایە باسی محەممەدی ئێستا بەس محەممەد بە چەند شێوە دەنووسێ مەسەرەن محەممەدی ئەو ها دەنووسی دوایە هەیە ئەو ها دەنووسی وەنیە دوایە پێکەوە ینی سێجار سیغەیە یعنی ئەوەش لە سیغە کوردیەکەش ئەتوو بزەبت عەرەبیەکە محەممەد چۆن دەخوێندرێتەوە ئەو ها بنووسە مستەفا یعنی بە هیچ شێوێکی ڕێگە بۆ نادێ ئەو ها بنووسی لە کوردی مستەفای بەکاربینە بەڵام بە ڕێنووسی کوردی دەتوانی بەکاریبینی لەبەر ئەوە خۆتمان دیمەکە بە تەرجەمەکردنێک هەر یەکێک لە مامۆستا بەڕێزەکان با بڵێن کتابەکی لۆ ناردەبووم بە هەدیام کەسایەتێکی ئەوەشە تەرجەمەی زۆرەوانە بەڕاستی غەڵەتی زۆرم لێگرت خۆی باشتی زۆر بێماناوە ماندوو کردووە هەندێک شت هەیە تەرجەمەی کوردی ناکرێت وەکو بڵێم حرام ئەتوو بڵێ یاساغا بچی یاساغی لە بۆ بەکاربینی قووەتی نیە ناقووەت یعنی ئێستا بە من بڵێ ئەو شتە حرامە یەکسەر هۆپەچی دەکەم والله بە من بڵێ یاساغا لەوانە سێ ساڵ فڕی لێ بدەم ئەو جا بڵێم ئەرێ یاساغ چییە وەنیە ئەزەمە بەستم یعنی لە ئەوە ناکری ئەتوو وشە هەندێک وشە جا ئەو جاکە ڕێگە پێنەدراو نیە چییە ڕێگە پێنەدراو مەسەرەن بەس ئێستا کە گۆتە ینی ئۆتۆماتیشی بزانم مێشک ئەو وعدەی کە پەیوەندی بە زمانە لە وشەی حرام مێشکەکە پەرۆ دەکرێت دەزانی کە گۆتت حرامە خوا لەگەڵ نییە بەس کە گۆتت ڕێگە پێدراو نییە وەڵا لەوانەیە خوا لەگەڵی بەس حکوومەت لەگەڵ نییە کەواتەوە نیە شەکە بزانە چی لێ هاتێ ئەوەش ئەوە خوا لەگەڵ بی حکوومەت ئەوە هەر لێن و خۆشی دێشتەکە لەبەر ئەوە جیاوازیەکە گەلێک زۆرە بەڕێزان ینی معجیزە وەرە واللهی مامۆستا زیاد ئێستا بڵێ کاکە قورئان ئەم باسی یعنی باسی قورسایی وشەکە دەکەم بڵێ قورئان دەرێکی گەورەیە ئەو دەبڵێ قورئان دەرئاسایەکی گەورەیە یا پەرجووی لێ بەکاردێنێ پەرجووش لێ بەکارێنێ پەرجوو قورئان پەرجووە تەک واللهی نازم چکە وشەش ئیقاعی خۆی تێدایە یعنی هەتا وش عەشق بە هیچ شێوەیەکی تەرجەمە ناکرێ عەشق چکە ئیقاعی تێدایە ئەوجا بابەتەکە جیاوازە لەبەر چێ بەڕێزان ئێمە بە گچکەی بە منداڵی لەسەر ئەو شەی لێ ڕاهاتینە هەزاران تیرۆکت لەسەر حەڵام و حرام لەناو مێشکدا خەزن کراوە ئەوە هەمووی ئاوەشە جا لەبەر ئەوە وشەی عەرەبی بەکاربینە وشەی عەرەبی بەکاربینە بەڵام بە ڕێنووسێکی دەتوانی بەکاربینی هەندێک وشە خاستن ئەنگۆ لە بواری پەروەردەی ئیسلامی ئیشەکەن زۆر دەستکاری لۆ ینی پەنا لۆ تەرجەمەی مەبە بە خۆت وشەیەک دابنێ کە ئەو وشە قورسایی نییە مەسەرەن ئەو کتابێک کە باز دەکەم کتابی تەسەوف
لتصوف ده مقام هي مقام توكل يعني حتى أنا وكان إخوائي جورا مقامي توكل هي مقامي بابلين التوبة هي يعني مقامي ترجمة ناكري خود دتواني بلي بايا دتواني بلي توبة قرانوا بلام أو قرصاية عرفاني تصوفي نية حتى لا زو ما مستعد شتر أو ما ويكا يعني كتابك ما مستعد با ليوناردو لسر إحياء العلوم الدين إمام غزالي ككرايتا كردي زور يعني تبيني بيشتر دابو يكشي وأنا شيء زور زواني كرديا هر نسيتي إحياء العلوم الدين بكردي بقوتين ترجمة بيوزنا تيري ذاك دور إحياء العلوم الدين لبر أو حرتيخ وين دواري إسلامي هي أو مسلمان بابلن أو ثقافتش إسلامي هبي ومسلمان بي دزاني إحياء العلوم الدين تسيا بس ورا ترجميك جانز بقرآن لا قيمتي اشتكي دا كجراوة هي آدم نامي باس كم باس اشتكي بيبقى يغبو من زوزان هموش تقنات ترجمة ناكري كاك استبر زان دتواني يعني ولا بتفسير كان درس لتفسير سورة بقرة ولا سورة مانجا نابي كاك بقرة وشي بقرة لقال أو مانجاي بما ناشن نجبي زيوازية أو بقرة تيروشي كو قرصاية قرآني لنا ومشي مايا مانجا أو أنا فلا بلوا همش تقول لي ندي لو ترجمة أنا أجر يعني اشتكى بنوس بقرة بقرة يبقى كردي زول اعتيادي استاكراوة همش هذا كان بقرة سورة بقرة سورة أو زاولا سورة آل عمران سورة مثلا حتى بصورة كان داولة بك كردي ما مصا أوانا بقرة إيقاع ذا إيقاع حتى أقلا إيقاع موسيقى تايبات بخويتي ذا صار راي أو تيرو كي كبي كذا دي ترجمة دي كي بس صورة مانجا أو إيقاعنات نامش أو تيرو كانش نهاية نامش أو بين دي بلا شعور ونستوى بلا سورة النحل كي كردي النحل لكن نوي لا مكان آخر جتوا إننا كردوننا دبيت شو اللي واقف بكردي بك تخلوه هذا ذكري لا مدري أن آخر أن قيناك أتو لكردكيوا لكردكي يهر على كي للعب هر بك صورتي تواو أو الفلامة عمو البقرة الشيء أول شيء ونيا وازل يبين أول خذ لو ماذا عليك مثلا لناو بابلن استحس لا مثلا ناويش أو عبد الرحمن يا أو ذا لنا وراستي ناوكش نقل سرتاكي هلا الفلامة كلا دبن لنا وراستكش لا دبن عبد الرحمن لنا وراستكش لا دبن أو الفول أو إلابة شون أنا وكو خوي بنوسي صورتي أن حلنا دو كوانيك يعني أو أواني كانت عربية أو دو كواننا لو زين لو تكرا ضلي أجر ويستت بون زور سوي لسر أويك باتي كردي باتي وكذا له ضلي برزوي بكارديني قرآن برزويك دليلنا وكوانا معجزة بكارديني دانوسي وبي خلق بزين أو برزو دوم معجزة بكارديني ضلي كوانا كله بكارديني لا برزوكي أتو سوري لسر أتو سوري لسر بوتوني خد أتو سوري لسر أويك كوا برزو بكارديني برزو لا نسيني اعتيادي بكارديني دوسي زار لناو كواني معجزكي بكادي بوي بخوينر بلي اي خوينر من ما بسم لبارزو لقال او معجزه ما بسم الفوتو عربي يعني با عربيه كيد نسي ناو كواني معجزه عفوا استلبون وندري پیغمبر ما صلى الله عليه وسلم لنسين او صلى الله عليه وسلم لنسيني كردي يعني إلى نسيني كواني بنسري صلى الله عليه وسلم يا بنسري درودي خوالي والله لنسيني كردي امن خوم حموج لكردي درودي خوالي سلبي بكاردي درودي خوالي بس امن حتى لبر قوري بيغمبر صلى الله عليه وسلم دا خائب بكارناين من راستي يعني حتى او ياك ليش كان كبراستي استام بحثي دنسين استياك المشكله كان بحث بجاري كونفرنس هيك يمكن ضل دبيل 10000 وشزياتر نبي زورة أتدرودي خوالي سلبي هندك أو هم بكار بيني زورة ضل خي بكار ديني بس أمن حر بكامل دنوسن بس هذا ناو كواني درودي خوالي سلبي لا بحثوا لا توجيني ولا كتابي كودي درودي خوالي سلبي بكار بينا درودي خوالي سلبي بكار بينا أجا
هي الصادي دنوسي يعني صلى الله عليه وسلم أمن لقل أوي كاتو عندك زيانات سادري مثلا لما كتاب التجويد دنوسي مصطلحات دائما بخوي مثلا ادغام اقلاب يعني اوانا بينوسي كردي بنوسي او ادبي الا ادبي ناودو طبعا هو تماشاكم برزان لا عندك نوسيني وكو مسألة تجويد ومسألة شوازي تونية القرآن خوينا وعندك شتيها دبي وكو خوي بنوسري أم وضلم وكو خوي بنوسري أجر بيد باشا برينوسي كردي بنوسي بلام رينوسي كردي بشيوي لوج قاعدة كي ضل حرك شتيك كبرينوسي كردي نوسي بشيوي لواتا ولا فهم دروس كرد دبي قروس الأصلي وشكا أصلي وشكا يعني كواني بكارديني كواني باشتري نشتا كوان لتنشتي بكارديني جناب تازو كتاب احياء علوم الدين بفورتي كرديك مستعد احياء لا هرب عربي نساها او امام صاحب عبد الكريم فتح وبزام ورجلا نو برقكا دزغاي او تابي كردو تفسير هر نسراوا بعربي كالي هي او بعربي كتونسا بس كا اواري زكلا لسلو نسراوا بعربي كا لا كردي نسايا بكردي لا اخ اوا ما بس انتيا عندك شيء زور مهمه يعني احياء علوم الدين مشهور يعني كتاب شيء او لو شيء نساوى كسك ثقافه شيء اسلامي هبي كنت ما شاك دزاني اويا زالبر او ترجمه نكري ونشكرتا اوي باش بله اگر کودکی نمی‌سی بقره و کودکی بلاج ناو کوانی البقره هر بس البقره کی به عربی بنوسی ناو كواني ناو کوانی چه اشکال هست يعني ازدك اصلا کوانی هي بیتن هر يعني با اجا ازينكو اساتو او بابلن بلا او بركه اتو اليرانا ك لا بركه كل كي دنسي هل او ها بنس سو بابلن بدو او دنسي رتي بقره عربي كي نابي توك هم كسك دزاين صورة بقراتيا هل عربي كي نابي اتوك ايش او برا بابلن او برا كيدي كيا برزان او برا مصحفة كي خويكا بابلن لروبري قرآن كي هي او برا بوشوية اتو ليران او برا بكردي دنوسي او بكا مولشي كردي با صورتك وبهمشتك يوا لوي لا لروبري استا قرآن هي لواني ليرة شبي او هايا يعني لايك او هموي بابلن اصلا بابلن مصحفه كيا ايديكش لايك ايديكش كرديه ذا او ايديك هر الي راونا نالي بسم الله بناي خوي قورو مهربا اتو ناو كيدك او شهر وليك اشكالني شيء عربي ديني بله وشكا ترجمه كردي معلومه نسي بخود ترجم داد نابي داد تاشيبي كوبري بس وش عربي كمان دانا يعني ناو نسينا كرديه بس لبيشي ترجمه او شيء ما نسي او وش عربي لو كواني دارنين نا دا ناني نا بشوازي كردي بنصوتو با مثلا اگر وشكت نوسي اليرا بكردي تنها او كواني دبي اليرا وشيكت بكردي نوسي كوشكت بكردي نوسي بون من باشتين شد اويا استامدرن پیغمبر صلی الله علیه و سلم تنکارشی بدر گوتیت بدر آسا لا در آسا تنکارشی در آسای اند در آسای استهم کسک نازانی او لوانية او دزگاه رکت بی بمعجزه بلن در آسا لو حالتي اتو اویش دو اوتيه پیز هندك دار پیز بكوانج ناكا اگر دنوسي در آسای که الیرانا برزا موسى معجزه در آسای انزام داوا بس اوش هر باجي او كمان هر اوش مكان سبكا اسهل توجي نوين يتذكري هر كتابك كذا نسريه لبدايتي ما مصطفى فرهنگو كشلو دكان لبدايتي فرهنگو كشلو دكي او وش عربي كان ديني اوش بابل المعنى كل كان ليه ديوا يعني اي خوينر اما كتاب البو اوش عربيانا اوش كرديانا ما بكاريناوا لسرتاد او فرهنگو كيلو دكي فرانگو پێشتری لە کۆتایی بوو لە کۆتایی بۆ ئێستا دەتوانین لە بیدایەتەکەش بکەین دەتوانین لە کۆتاییش بکەین لە کۆتا ئەوەش بکەین
تەواو وڵاگەر بەڕێزان پرسیارتانەیە لە خزمەتین. بەڵێ 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 ئەو خودداش ئەوە ئەستەغفر ئەو خودداش مشکل وشەی خوددا دالەکە چکە وشەی خوددا ئایا وشەی کوردیە ئەوەش کێشەی لەسەرە کوردیە وشەی خوددا ناشرد نییە فارسیش بەکاردێنی هندیش بەکاردێنی پاکستان ئەفغانستان ئازەربەیجان وشەکە دەڵێ زمانی هند ئەوروپیا هند ئەوروپی جا هەندێک نەتەوە خوای دالەکەی بەکاردێن هەندێک بەکارنانی لە نووسینی خۆشماندا بەکاربیێنی و بەکارنانی احتیادێ ئەستی خۆی ئەمن بە پێویستن پێم وایە هەیە سلەیمانی دالەکەی دەکردینی سلەیمانی کریتە خوا لەنا ئێمە هەر خوددا بەکاردێنین جا تو دەتوانی ئەوان بینان دال و هەردووچی دەکردێنن دال و دەکردێنن بەخۆی وەڵی بەخۆی کوریەکەی پێیانبەر بەس ئەوە پێغەمبەر وشەی پێغەمبەر لە ناو ئەدەبیاتی کوردی لە ناو نووسینی کوردی ئەوە قەدیمترە و هاتێ و هەمومان لەسەر ئەو ڕێکەتن کە گوتت پێغەمبەر دیارە پێیانبەر یا پێیامهێنەر ئەوە لە دوای دۆبلازکردنی هەندێک فلیم و ئەوانە ئەو وشە هاتەکایەوە ئاجا بۆ پێغەمبەری مەساڵسەلەم هەر بۆ پێغەمبەر وشەی ڕەسوول و ئەوانە پێغەمبەرەکەی بەکاربیێنی باش چکە پێغەمبەر چالە لەو ماوانە بامزەمجارێک بام باسی کرد وتی لە کێشەکمان لۆ هاتە لیژنەی فتووە یەکێک ناوی لە منداڵەکەی خۆی نابوو پێغەمبەر تی ئایا بزانە جائز یان جائز نییە وتی بە کۆی دەنگیان ڕێگەیان پێ نەدا کە ناو لە منداڵەکەی بنێ پێغەمبەر بزانە وشەکە قورسایی هەیە بۆیە ئێستا خەڵک ئەوەندە زۆرە دار و بەربووتە ناوی خەڵک کەس نەدیتە ناوی پێغەمبەروی بەڵێ تحديد مثلا حرف الفاء لازم يكون في زور بكا اذا كان زمان شو تبين لك اي فلبر ولا او لا قسە کردندا زۆر بەکاردێنم دەڵێ مەسەلەن فەلەبەر ئەوەی جا ئەوە قسەکردنە بەڵام لە نووسیندا ئەو بەکار نایە بەڕاستی منێکێک لە کۆڕەکەم کرد لەسەر بابەتێک بوو یەکە گەستا گوتی وەڵڵاهی نازانم ئەمن حەلە سازۆک و ڕەخنە ئەو لەوەی کە زۆر پەتیانی بیری دەکردەوە گوتێت و زۆر وشە و زارا و چەمک و ئەوەی عەرەبی بەکاردێنی وتمە من بیرکردنەوەی خۆم ئازاد کردووە ئەوەی کە لە مێشکم دروست دەبی بە چ زمانم چ شتێکی لەو ڕەفع دەکا و بە چ کەلیمات و لەفزێک دەرەقەتی دێم حەزم لێ ئەبەوەی دەری بڕۆ تەکەلوف لە دەربڕین زۆر خراپە تەسەنوع و تەکەلوف مەسەلەن هەیە بەڕێزان زۆر جار هەیە تەکەلوف دەکات تەسەنوع دەکات لەوەی بە لەهجەی سلێمانی قسەی بکە پێی وە دیارە 5 دقیقە قسەی دەکات دوای دێتەوە سەر ئەستە هەولێریەکە لەبەرەوە تەکەلوف لە قسەکردنیە بەنسبەت خۆشم کە زۆر جار هۆکارەکە لەوانە بۆی بگەڕێتەوە بەڕاستی ئەمن خوێندن ینی خوێندن و خوێندنەوە تەئسیری هەیە وەکۆش لەکن هەندێک زۆر لەگەڵ بابم بوویمە و ئەویش لەهجەیەکی مەلایانی قەدیمی هەیە و ئەوەش هەر تەئسیرێکی هەبوو وەک وشەی سادەیە وەکو وەکوش بەکاردێ وەک لەگەڵ وەکو هەردووچی بەکاردێندێ Ah.